لە دوایی بوومەلەرزەکەی مانگی ڕابردووی شارەکەیان دانیشتوانی دەربەندیخان بەم جۆرە ژیان دەگوزەرێنن لەبری بەڕێکردنی ژیان لە ناو خانوەکانیان ژیانی خێمەیان هەڵبژاردووە شارەکەش دیمەنی کەمپێکی گەورەی لەخۆگرتووە. فڕە ماشەڵاوەست دووقاتێکە من جێمێشتە نایێرم بە 5 دقە ڕۆم چێشتەکەکەم وەنیوە ناتەوە و ڕائەکەم و بۆ ناو خێمەکە شەو هەتا بەیانی سەرمامانەیە سە خێمەکەش وانێ سێ من توانیم وەکردمە هەزارانی ناتوانێ بیکاو خێمە ئێمە لە ناو خێمە ئەمە هەر ناتوانانی لە ماڵادا بنیشینان بخۆین هەر بە ڕاکە خواردن دروستەکەین و ڕاکەی نەژێری خێمەکە لەژێر خێمەکە خواردنە خۆین وڵای من لە ناو چادرستەکەین ماڵەکانمان لێ بۆتە دژمن هەمووی تەقیوە ناتوانین بە سەرما و گەرما بێت لە ناو چادرە سەعید. هاوڵاتیانی دەربەندیخان تەواو لە ڕووی دەرونیەوە داڕوخاون ناتوانن بگەڕێنەوە ماڵەکانیان چونکە ڕۆژانە بە گوڕی جیاواز بوومەلەرزە لە شارەکە ڕوودەدات. خۆی ئاساییە هەر ڕووداوێک کە ڕوو ئەدات ئینسان وا خوڵقاوە کە دوای ماوەیەک ئەو ڕووداوە ئاسایی ئەبێتەوە لە ناخۆ دڵ و دەرونی بۆ نمونەگەر باسی حاڵەتی مردن بکەی سەرەکە ئینسان ئۆتۆماتیکی دوای چەند ڕۆژێک دڵ و دەرونی ئارامیکی پیاەت بەڵام بوومەلەرزە هۆکارەکەی چییە کە بەردەوام ئەو دڵ ڕاوکێ هەیە چکە دووبارە ئەبێتەوە یعنی بۆ نمونە ئێستا ئەو ڕۆژە بە گوڕی 7.3 داوێتی لە شاری دەربەندیخان دوایی چەند ڕۆژێک پۆین 4 لی داوە. بازاڕی کڕینی نایلۆن بۆ دروستکردنی خێمە و زنج لە دەربەندیخان گەرمە هەموو خێزانێک ئێستا سەرقاڵی دروستکردنی خێمەیە بەم نایلۆنانە بەشێکی تر لە خێزانەکانیش بەهۆی دەستکورتی و هەژاریەوە ناتوانن ئەم نایلۆنانە بکڕن و چاوەڕێی دەستی حکوومەتن خێمەیان پێ بدات. بەڕاستی خەڵک زۆر ڕووی کردو لە دروستکردنی ئەم جۆرە چادرانە دروستی ئەەکەن لە حەدادەکان بە ئاسن دروستی ئەەکەن و دوایەوەیان بۆ لای ئێمەش بە چادر بۆیانە دوورین و شتێکی جوان و ڕێکوپێک دەرەچێت تا دێت وەرزی سەرما و سۆڵەت چڕ دەبێتەوە پلەکانی گەرماش لە شەواندا بۆ 4 پلەی سەدی دادەبەزێت کەش و هەوای ناو ئەم نایلۆنانەش بە ڕادەیەکی زۆر دادەبەزێت خەڵکیش لە ترسی گڕگرتن ناتوانن گەرمکەرەوە لە ناو خێمەکان داگرسێنن بەڵام ترسی بوومەلەرزە وای لێ کردوون ماڵە گەرم و گوڕەکانیان بگۆڕنەوە بە سەرمای ناو ئەم نایلۆنانە. شاخەوان محەممەد کورسات نیوز دەربەندیخان.